خۆشببختانە ئەم ساڵش هەروەکو ساڵانی پار و پێرار و ئەمە بە پرۆسەیە بۆ 15 ساڵ بەردەوامە بێ بەڵام ئەمساڵ لەبەر جیاوازی کاتی ئیمتحاناتی تاقیکردنەوەی کۆتایی ساڵی کوردستان لەگەڵ بەغایە ئیتر دواکەوت ئەوەی پرۆسەی بەغداد خۆشببختانە بە هەوڵ و ماندوونەبوونی وەزیری خوێندنی باڵا و لەگەڵ هەوڵ و ماندوونەبوونی دکتۆر فەرهاد سەرۆکی زانکۆی گەرمیان و ڕاگری کۆلێج دکتۆر ئاسۆ توانیمان بریار بە وەرگرتنیان بە پێی فۆرمی تایبەت هەر وەکو ساڵانی پێشوو بۆ سوودمەند بن لە کۆلێجەکانی ناو هەرێمی کوردستان و پەیمانگەکان خانەخین. ئیتر خوێندکاران بەردەوامن بۆ ماوەی 3 ڕۆژ ئێمە پێش ئەم بریارێتتر بۆمان دەرچوو کە با بڵێن خولی یەکەم وەربگرین ئەمش ئێستا خولی دووەم ڕەزامەندیمان وەرگرت بۆیان تر خۆشببختانە تەڵەبەیەک زۆر بۆمان دەرکەوت هات بۆمان و بەردەوامە تاکو و ڕۆژی سێشەمە کۆتایی ڕۆژ دەبێت. يتم كانت حزام يعني حوالي قاسي